نروبی سرین کردستان 24 دمی و باش هیویا دمین خوش و سلامت بود خازین خوشحال و بختورین جارک دن هاتینا خدمت وین بارس بو پیشکشکرنا خلک کادیش برنامه اب کردی و جاری جی دی بحثا کرونای و جینگه کین ایک جباندورو کارتی کرنا هاتنا ویروسا کرونای راوستاندنا کارگهو آلاوین هاتنوچونه و وگوهستنی بو چالاکین آبوری و بازرگانیا جیهانی بو لورا اپراوستاندنا اوان بیاوانجی حزب پاقجیا جینگه هاتا کرن اپ آوائه که دمکی لورا مدویتن اد برنامه بکردی دا تیشکه پخینه سر ویم جاره که چوا ام وک مروفایتی بکارین پاکو خوینیا جینگه به آوائه که بردوامی بهلین سر وی وضع نها کو بخوه ادبینیتن اف بابتا دهتا گنگ شکرند گل زور بارس ما مستعب عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی وخیرات نکا گرم جانب سیدات کن زور بخیر ما مستهجا ما مستعف هاتنا ویروسا کرونای که رنگ هندک وانت نافده بن اگر نبی جنجی مفات نافده نه بل ایکش واناتونا بینی که مروفایتی فیروی چندی کر که ویت گرنگ ضروره جینگه بپاق و خاوینی به تراغرتن و کنها ام بینی؟ بله بنای خواهی بخشنده مهربان دیارە هەندێک جار چۆن هەندێک دەرمان شتێکی هەیە یعنی وەکو چۆن ئەڵێن دەرهاوشتت سلبی ئەوە بەڵێ یعنی وەکڵێ بۆ شتێک بەکارهێنرێ لە هەمان کاتیشدا بۆ شتێکی دیکەش بەکارهێنرێ جاری وایە ئەو چۆن ئەڵێ سوودە لابەلایە ئەو سایتە ئەوە جاری وایە بە سوودە و جاری واشەیە زیان بەخشە کەواتە لێرەیە گوتیان لە ئەنجامی کۆڕۆنا خەڵک هەموو چوونە ماڵ گوتیان هۆکارەکانی گواستنەوە وەستان گوتیان چالاکی کۆمپانیا و چالاکی کارگەکان وەستان ئیدی بەم شێوازە گوتیان ئێستا چیمان بۆ دەرکەوت لە ڕێگەی مانگە دەستکردەکان ئەو جا بۆیان دەرکەوتکەوە تا ڕادەیەکە بینن ژینگە کەواتە ئەگەر ئەوەندەش بێ ئەوەندە سوودەشیان لەم مصیبەتە بینی بێ هەر باشە بۆ چونکە بەداخەوە لە جاتی ئەوەی کە ئێمە لە خۆشیدا و لە کاتی خۆشیدا وانە وەرگین ناچارە بین لە کاتی ناخۆشیدا زانایان لە ساڵی 1972 لە ستۆکهۆڵم بۆیە ڕۆژی 5 حوزەیران کرا بە ڕۆژی جیهانی بۆ ژینگە چونکە ئەو کات بۆیان دەرکەوت کە ئیدی ئەم پێشکەوتنەی ئێمە بەدەستمان هێناوە وەک سوودی هەیە لە بوارە ئابوووریەکە زیانیشی هەیە لە بوارە ژینگەیەکە بەڵام هەتا گەشتینە 2015 ڕێککەوتنامەی پاریس بۆ نزمکردنەوەی پلەی گەرمای زەوی بەکەمکردنەوەی چالاکی ئابوووریەکان هەتا ئێستا هیچ کەسێک جێبەجێ نەکردووە کەواتەمە بەڵگەیە لەسەر ئەوەی مرۆڤایەتی هەندێک جار بەهۆی کارەساتەکانەوە دەرسێک فێر دەبێت بەڵام ئێمە وەکو ئینسانێکی باوەڕدار یعنی کۆڵێ لە ڕوانگەی قورئانەوە تەماشاکەین ساڵانێکی زۆرە یعنی ئەیڵێینەوە کە چەند بنەمایەکی ڕێکاری ژینگەیی هەیە خوددا وەکو ئەم بوونەوەرەی دروست کردووە تەسلیمی ئینسانی کردووە لەگەڵیشیا کۆدەکەی بۆ ناردووە لە ڕێگەی پێغەمبەرانەوە درودی خۆیان لەسەر ئەو کاتە بتوانین سێ خاڵ باسکەین باشە یەکەم تۆ بڕوانەکە ئینسانێک وەفاتەکە دەڵێن میراتەکەی چ بوو دەڵێن میراتەکەی ئەوە بوو ئەوە بوو ئەوە بوو هەندێک کەس لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی میراتێکی جوان بەجێ دێڵێ ئەبێتە جێگەی شانازی کە سوکارەکەشی هەندێک کەس میراتەکەی زۆر خراپە یعنی سمعەتێکی خراپ بێ چۆناڵێ هەڵسوکەوتێکی خراپ بێ هەڵوێستێکی خراپ بێ وانە ئیدی ئەمەش ناخۆشە کەواتە ئەم قسەم بۆ چییە ئەوم بۆ ئەوەیە لە پلەی یەکەمدا خوددا وەختی مرۆڤ دروست دەکات بەری ئەوەی مرۆڤ دروستکە ژینگەی بۆ دروست کردووە وایە ژینگەی بۆ دروست کرد ژینگەکە ئامادە بوو ئەو جا مرۆڤی لەسەر ئەم ئەرزە دروست کرد کەواتە ئەم ئەرزە دووشتە خوددا بە ئەمانەت دایە دەستی ئینسان خدا کە بە ئەمانەت دایە دەستی ئینسان خۆتیش دەزانی لە ڕووی ئاینیەوە وشەی ئەمانەت دەبێ بپارێزرێ دەبێ بپارێزرێ بۆیە خوددا دەفەرمێ وان تؤدوا الأمانات إلى أهلها کەواتە ئەهلەکە چییە ئێمە بیدێنێ نەوەکەی دوای خۆمانە کەواتە سەر وێ ئەختنا جەنابێتام بکارین بژین ئێکش پەیامن ڤایرۆسێ حکمەتەکە ئیلاهیە کە خودی ڤیا مرۆڤان فێرەڤ ئێکی بکەتن ناتوانم وا بڵێم چونکە ئەو کارە ئەو کاتە تۆ دەڵێ ئایا ڤایرۆسەکە خوددا دروستی کردووە یا بە خراپەی مرۆڤ خوددا کاتێک کە شتێکی خراپ لە بوونەوەردا ڕوودەدا خوددا کاری خراپ ناکە خوددا کاری نابەجێ ناکە چونکە خوددا فەرمووی ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس کەواتە ئەمە لە ئەنجامی هەڵەکانی مرۆڤایەتی خۆیەوە دروست دەبێ لەبێ مرۆڤایەتی سوود لە هەڵەکانی خۆی وەرگێ جا لێرە
ئەم ئەرزە خوددا بە ئەمانەتدایە دەستی مرۆڤایەتی ئێمە چ ژینگەیەکمان وەرگرت لە پێشی خۆمانەوە با بڵێن لە ڕاپەڕینەوە ژینگەیەکمان وەرگرت لە دەستی ڕژێمەکانی یەک لە دوایەکی عێراق ئەو بوو کە بینیت هەمویان وێران کردبوو بۆمان ئەوجا ئێمە لە ئەنجامی پێشکەوتنی خۆمان ئێمەش ئێستا خەریکە ژینگە پیس دەکەین کەواتە ئەمانەت بە وشەیەکی کورت ئەبێ بێتە پاراستن بەێ ئەوجا کە دێتە پاراستن دەبێ ئێمە تەسلیمی نەوەی دوای خۆمانی بکەین نەوەی دوای خۆمان چ نەفرەتێکمان لێ دەکا ئەگەر ئێمە ژینگەیەکی پیسی تەسلیم بکەینەوە ئێمە ژینگەیەکی پیس تەسلیمی نەوەکانی دوای خۆمان بکەین ئەکەوینە ئەوەی کە پێ دەڵێن لەعنەت الئەجیال یعنی نەفرەتی نەوەکان باشە ئەوجا خوددا فەرمی وەلیلله میراث السەماوات والئەرض ئەجا بێنە سەر میرات کەواتە دوجار ئەوەی کە یعنی هەموو کەون بوونەوەر کە پێی دەڵێن ڕۆژی قیامەت کۆتایی پێدێ چێ وەری دەگرێتەوە هەر هەمووی یەریث الأرض ومن عليها خدا وەری دەگرێتەوە کەواتە ئێمە شتێک دروست دەکەین ئێستاکە تەسلیمی خودای دەکەین لە کۆتاییە کە پێی دەوترێ قیامەت جا ئێمە بێت چ ژینگەیەک و چ میراتێک تەسلیم بەێرە شتێکی عکسی و بەروواژی دروست نەبیت مامۆستا کە دەمێکێدا رب العالمین داخواستش مرۆڤان کردیە کە ئیعمار عەردی بکەن کە مرۆڤ ئیعمار عەردیت کە دەرهاویشتی توی ئەوەن کە ژینگە دەپیس بیت دەرئەنجامەوێت چەندێ ئەرێ پاراکدوسێک نییە کاتە لێرەوە قسەیەک هەیە لێرەوە قسەیەک هەیە کە نەتەوە یەکگرتوەکان لە ستۆکهۆڵم لە 72 ئەم قسەی کرد گوتی ئێمە لە پێناوی ئەوەی کە قسەیەکمان هەیە ینی 50 ساڵ نەتەوە یەکگرتوەکان لە ستۆکهۆڵم گوتی 50 ساڵمان پێویست بوو لە پێناوی ئەوەی چی بڵین وە یان ئەو بە ئینگلیزی بڵین ئەند یان بڵین ئۆر بە کوردی بڵین ئەوە و یان ئەوە یان ئەوە یعنی چی گوتی ئێمە ئەمان گوت ئەبێ شتێکمان هەبێ بە ناوی پێشکەوتن شتێکمان هەبێ بە ناوی تەقەدم شتێکمان هەبێ بە ناوی پرۆگرس شتێکمان هەبێ بە ناوی داهێنان و گەشەکردن بەڵام ئەمە لەسەر حیسابی ژینگە بوو ئێمە ئەو کات جۆمان نەدا وتمان کاکە دنیا ئاو هەیە یا پێشکەوتنت ئەوێ یا پیسبوونی ژینگە دەبێ یەکێک هەڵبژێری ئەبێ کاکە پێشکەوتنەکەمان هەڵبژار وتمان باش ژینگە پیس بێ ئەو کات وا بوو ئێستا دەڵێت دەبێ بگەڕێنەوە ئەو ئۆرە ئەو یانە ئەو لابین بیکەینەوە بە ئەند یعنی بڵێن چی بڵێن ئەبێ گەشە پێدانی کاتدا پێکەوە هەردووچی پێکەوە هەردووکی پێ بەلێوە ممکنە ممکنە ئەو کات کە من وەزیری ژینگە بووم لەگەڵ وەزیری ژینگەی وڵاتە عەرەبیەکان لە مانجی ئاداری ساڵی 2004 کۆبوونەوەیەکی گشتی هەبوو لەگەڵ وەزارەتی ژینگەی ژاپۆن ئەو کات جۆن شیرۆ کۆیزۆمی سەرۆکوەزیرانی ژاپۆن بوو ئەو قسەی کە ئەو هات بۆمانی کرد گوتی ئێمەی یابان ئێمەی ژاپۆن کە ئێوە پێمان معجەبین ئێستا معجەبی ئێستامانن ئێمە بەهۆی پێشکەوتنەکانمان لە دوای جەنگی دووەمی جیهان لە ساڵی 1945 بەدواوە لە پەنجاکانەوە دەستمان پێکرد ئەوەنەمان کارگە دروست کرد ئەوەندە پێشکەوتین ژینگەمان بە تەواوەتی پیس کرد خەڵکێکی زۆرمان لێ مرد ئێوە ئەگاتان لەوە نییە ئەو جا هاتین پەشیمان بووینەوە وتمان ئەبێ پێشکەوتنەکانمان هاوکات بێ لەگەڵ ژینگەدا کەواتە من قسەم ئێستەمێمەوە سەر ئاین ڕۆشنبیری ئاینی ئێمە ئەم ژینگەیە نەوە دوای تەسلیمەکەین ئێمە بۆ ئەوەی بەرنەفرەتی نەوەکانی دوای خۆمان نەکەوین دەبێت ژینگەیەکی جوانیان تەسلیم بکەین وەکو هەموو ئینسانیت ئەمەیە دوو لە کۆتاییشدا ئەوەی پێی دەڵێن ڕۆژی قیامەت ئێمە تەسلیمی خودای دەکەین چەند شەرمەزاریە ئێمە ژینگەیەکی پیس تەسلیمی خوددا بکەین کە خوددا دەفەرمێ وەلیلله میراث السەماوات والئەرض کەواتە وەکووتت خوددا ئێمەی ناردە سەرزەوی بۆچی واستعمركم فيها داوای لێ کردوین کە ئیعماری بکەین ئەم ئیعمارە کە تۆ وتت ئەوە دروستە بێ خوددا ئەوەشی فەرموو کە فەرمووی الرحمن علم القرآن وانە خلق الإنسان علمه البيان با تۆ ئەڵبەم شێوازە ئەڕواتە ووضع الميزان يعني ناوهێنانی میزان لەگەڵ قورئان لەگەڵ خەڵقی ئینسان هەرسێکی پەیوەندی پێکڤە چییە ئەوەیە کە دەبێ پێشکەوتنەکانمان و هەنگاوەکانمان بە میزان بپێورێ بە بەردەوامی لەلایەک سوودێکمان گەیاندی بێ لەلایەک زەرێکمان گەیاندی بێ سوودی چییە ئەبێ بەردەوام لە بیری ئەوەیە بین سوودەکانمان زیاتر بێت لە زیانەکانمان بۆیە خوددا فەرمووی ئەللا تەطغەو فی الميزان تەغا یعنی میزانەکە لاسەنگە بێ تەرازوو عەرە بەڵێ میزان مختل کورد دەڵێ تەرازووی لاسەنگ یعنی لایەکی بەرزە و لایەکی نزمە تەوازون نییە بۆیە خوددا دەفەرمێ میزانی کارەکانتان پێشکەوتنەکانتان ئەللا تەطغەو فی الميزان ئەوجا فەرمێ وەلا تخسیروا الميزان یعنی میزان لەدەست مەدەن ئەو پێوەرەی کەشتەکانی پێوجەمە زۆر مەسەلەیەکی گەورەیە میزان زۆر مەسەلەیەکی گەورەیە بۆیە خوددا فەرمووی ئەوەی کە خوددا خۆی کردوەتی من كل شيء موزون
بەێ خدا بە تەوازون کەونی دروست کردووە بۆیە دەڵێن زانایانی ژینگەناز دەڵێن ئەگەر بمانەوێت ژینگەیەک بزانین ئەم ژینگەیە چۆنە دیراسی ئەم ژینگەیە بکەین ئەبێ پێش ئەوەی دەستی ئینسانی پێگەشتوێ دیراسیکەین چونکە هەر شوێنێک پێش ئەوەی دەستی ئینسانی پێبگا ژینگەکە تەوازونە بەس کە دەستی ئینسانی پێگەیشت تێکێدا کەواتە ئەف تەوازنە نەها جانابێتە ئاماژێ پێدات کە ئەف هاوسەنگیە بهێتە پاراستن پێتویە بچ شێواز بێتە پاراستن و ڕێکار و ئاڵاوێنوی چ تشتن بەڵێ کەواتە لێرە مەسلەیەکی زۆر گرنگ هەیە ئەوش ئەوەیە کە ئێستاکە ئەم کۆڕۆنایە کە پەیدا بوو تۆ پرسیارەکەی لە زۆر چۆنەڵێ ئەو کەسانی کە لەم بوارە کارەکەن ئەڵێن ئەمە ڤایرۆسە دوجار ئەم ڤایرۆسە چییە ئەڵێن ئەم ڤایرۆسە لە ئاژەڵا هەبووە و مشتەرەکە لەگەڵ ئینسانە و تێکەڵ بە ئینسان بووە پرسیاری ئەوە بکەین ئێستاکە ئێستا دەڵێن تقریبا زۆرێک لە ڤایرۆسەکان لە ڕۆژهەڵاتەوە دێن یعنی لە سین و ئەو وڵاتانی ڕۆژهەڵات ئەزانی ئێستاکە قسەیەک هەیە کە چۆن ئەڵێ دەرکەوت ئێمە ئازاد نین لە ڕاستیدا هەر کەس بە ئارەزووی خۆی چی بیوێ بیخوا بۆ چونکە ئەو خواردنەی جاران بمان خواردایە ئاسایی بوو ئێستا ڕەنگە ڤایرۆسێک چوبێتە نێوی گەشەی کردبێ جیاوازە لەو خواردنەی کە جاران دەیخۆین کەواتە ڕێگە چارە چییە؟ ڕێگە چارە ئەوەیە ئێستا لە ڤایرۆسی کۆرۆناوە کە بە نسبەتێکی زۆر بۆیان دەرکەوت ڤایرۆسێکە گەشەی کردووە لە نێو هەندێک ئاژەڵدا مرۆڤەکانیش ئەو ئاژەڵیان خواردۆ ڤایرۆسەکە نەقل بۆ ئینسان لە ئینسانی شۆ دێتەوە بۆ ئینسانەکانی دیکە کەواتە لێرە چی دروست بوو ئێستا مەشروعێک هەیە لە ئەمریکا لە مانگی هەشتەوە پێی دەڵێن بریدێکت پرۆجێکت ینی پرۆژەی بریدێکت یعنی تەنەبوء یعنی پێشبینیکردن هاتووە لە مانگی هەشتی 2019ەوە هەتا ئێستاکە نزیکەی ئەم چەند 6 مانگە دۆزیوێتیەوە نزیکەی 1100 ڤایرۆس مشتەرەکە لە نێوان گیانلەبەران و مرۆڤەکاندا کەواتە ئەگەر ئێمە ئەو گیانلەبەرانە بخۆین ئەو ڤایرۆسانەمان بۆ نەقلەبێتەوە ئەمە پرۆژەیەکە پرۆژەی دووەم تۆزانی ئێستەنەتەوە یەکگرتوەکان بیر لەوا کاتۆ بڵین چۆن ئەڵێ ئێمە یەک پرۆژەیەکی جیهانیمانە بێ بۆ پاراستنی ژینگە بۆ ئاسایش بۆچی هەمووی هەیە ئێستاکە پەیمانگای ڕۆبەرت کۆخ لە ئەڵمانیا دەڵێ پێویستیمان بەوەیە لە سەرتاسەری جیهان چۆن ئەچی بۆ ماتعام مینوەیەکە خەنە بەردەست ئەڵێم هەڵبژێرە چیە خۆی ئەڵێ بێ مینوەیەکی جیهانی دروستکەین یعنی مینوەیەک دروستکەین بڵین ئەم خواردنانە سەلیمە لە دنیادا بیخۆین ئیدی بە کەیفی خۆمان نەبێ ئەف چەندە بووە چەندێت زڤریتەوە کە ئەو تشتێت خودی تەعاڵە بوو مرۆڤان حەلال کردین هەر ئەون کەلکی مرۆڤاتێن ئەوە قسەیەکی جوانە کەواتە تۆ دەسەوەر کە کاتێکە ئێمە ئاەتەکە ئەخوێنەوە ئەڵێن خوددا دەفەرموێ لە قورئاندا وەختی خوددا فەرموویەتی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا تو سيركي أم آياتا فەرمووی اليوم أكملت لكم دينكم يعني يكسر بيرمان بو أواشة كإما لكوتايش تكان أم آياتا أو تربية جمان يعني كأنه دين كامل بو يعني بيرمان بو سياسته شيء بلا اگر الصبحي فيروسك كوجاك دركفت ناف وان جيانا وراندا افيدك حلال ام تخوين من جواد استدي ما ما بس ما هو بسيري ام اقصاك ام آياتا آياتي زور درجه بله لروي سياسي زوجا مسلمان لروي سياسي وفكريه وباسي ام آياتك بس ام آياتا هر يك آياتك اهدس بك افرمي حرمت عليكم الميتة بله حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير والمنخنقة وما أهل به لغير الله والمنخنقة والموقوذة والمتردية والنطيحة وما أكل السبع إلا ما ذكيتم وأن تستقسموا بالأزلام ذلكم فسق اليوم يئس الذين كفروا من دينكم فلا تخشوهم واخشوني اليوم أكملت لكم دينكم أم آياتها هم يك آياتها بزانا اليوم أكملت لكم دينكم لا ياخذ الربط كراب باش تقدخ كراوكان أو شتي كتوتت خدا بويا ما شي حلال كرو بابلين بلين أو گۆشتی مانگای و گۆلکە و مەڕە و چێڵوانە ئەنعام کە پێکات ئێ باشە کەواتە ئەلەوەشە خوددا فەرمووی حرمت عليكم الميتة يعني ئەوانە بە مردارەوە بوو نەخۆن کەواتە لێرە بێ ئەم ئاەتانە هەموو دیراسە بکرێتەوە جارێکی تر يعني مردارەوە بوو با حەڵاڵیش بوو بێ بە زیندوی کە مردار بۆ ناخورێ وەدەم و دەم خوێن نابێ بخورێ هەندێک کەسەیە کەواتە ئەو برادەرەی کە بۆ کەیفی خۆی حیوانێکی مردارەوە بووە موقوذ ئەوەیە بە ئاسن و بە داربچێشی بە سەریا بیکوژی یا کارەبای لێدەی بیمرێنی اینجا بیخۆی شتێک لە شاخ دەکەوێتە خوارەوە وەما ئەکەلە سەبع و لە بەردەستی دڕندەکانە ماوەتەوە و فریانە کەوتون سەری بڕین مەبەستم چی بوو یعنی ئەم باسی خواردن و چی بخۆین و چی نەخۆین
ئەمە چۆتە ناو ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم بەلەف چەندە وێ ئەیکە دگەهێنیتن و ئەف تشتên خودی تعالی حلال زانی نەبوو مرۆڤان گرنتیەکە سەدڵ سەدی هەیە کە ڤیروس تێدا دروست نابیتن پرسیارەکە لێرەیە بۆیە گوتم یعنی ئەوەی کە خوددا حەڵالی کرد بە مردووی حەڵال نییە حڕیمەت عەلەیکم المەیتەت وانە کەواتە پرسیارەکە لێرەیە ئەوەی کە خودداش حەڵالی کردووە هەر جارێکی تر پێویستیمان بە چییە؟ پێویستیمان بە ڤێتێرنێریە پێویستیمان بە ڤێتێرنی بۆمان بەحەسکە ئەلێ ڕۆ پشتێکت بیرم خستەوە با ڕووبکەمە ئەو خەڵکەی خۆمان کە دەچێ ڕاو دەکا ڕاو ئەو برادرانی کە دەچن ڕاو دەکەن دەچن ئەڵێن ئێمە خۆ ئەوەندە کەو دەکوژن دەڵێ مەسەلەن ئاسکمان کوشتووە وانە دەڵێ مەسەلەن کەروێشکمان ڕاو کردووە یەکسەر سەری دەبڕن و دەیخۆن نازانن ئەو کەروێشکەی ئێستا و ئەو ئاسکەی ئێستا و ئەو سوێسکە و کەوەی ئێستا و ئەمانە کە ڕاوی دەکەن یەکسەر سەری دەبڕن دەیخۆن نازانن چ ڤایرۆسێکی ئەم سەردەمە گەشەی کردووە لە نێو ئەوانەدا بۆیە ئێستا پێویستیمان بە ڤێتێرنێرێ ئەم ئاەتە کە باس لە مینوی خواردن دەکاتەوەی کە پێم وتی ئێستا کە پرۆژەیەک لە ئەڵمانیا هەیە و پرۆژەیەک لە ئەمریکا هەیە باس لەم بابەتە دەکات جا بزانە خدا ئەمرێکی بە پێغەمبەران کرد هەر ئەو ئەمرەشی بە ئینسان کرد خدا لە قورئاندا فەرمووی یا ئەیها الرسل كلوا من طيبات ما رزقناكم يا كلوا من الطيبات يا أيها الرسل كلوا من الطيبات أي پیغمبران تنها خواردنی پاک و خاوێن بخۆن ئیتر ئێمە تەمان دیراسە ئەکرێ پاک و خاوێن یعنی چی خدا دایناوە بە مەرجەکانی خوددا هەر ئەوە بوو کە خوددا جارێکی تر فەرمووی یا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم کەواتە ئەو ئەمری بە پێغەمبەری کرد بە پێغەمبەرانی کرد بە ئێمەشی کردووە کەواتە ئێستا دەرکەوت لە ڕێگەی ئەم پرۆژەی کە باسم کرد یعنی بەلای کەمەوە تا ئێستا لە مانگی هەشتی نۆزدەوە تا ئێستا 1100 ڤایرۆسی مشتەرەک لە نێوان ئاژەڵ و مرۆڤدا دۆزرابێتەوە کەواتە ئێمە دەبێت زۆر وریابین لەمە دووە لە بابەتی ژینگە و مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵەکاندا جا قسەیەکی تر دیێ دەڵێ باشە ئەمەندە خەتەر بن ئەم ئاژەڵانە خوا بۆ دروستی کردوون خوا بۆ من کولی شەیئین مەوزون هەرچی حیوانێک هەرچی گیان لەبەرێک هەرچی حەشەراتێک کە خوددا دروستی کردووە لە پێناوی ڕاگررتنی هاوسەنگی ژینگەدایە ئەو دەخوا پێی دەوترێ ئەعدای طەبیعین بە کوردی پێی دەوترێت دوژمنە سروشتیەکان هەر حیوانێک دوژمنێکی سروشتی خۆی هەیە ئەو دەخوا ئەو دەخوا ئەو دەخوا ئەو دەخوا ئەمانە ژینگە بزانین حکمەتەوی چەندێک ژینگە پاک دەکەنەوە ژینگە پاک دەکەنەوە نمونێک ئێستا با نمونێک پێ بڵێم هەموو بووم کونە بەبوو بووم چ دەکا بەلای کەمەوە لە ساڵێکدا 1000 مشک دەخوا کەواتە ئەوە زەرەرەکانی مشکی دوورخستەوە ئەگەر مشک لە نێو بەرێوە تەواوەتی زەرەرمانە چونکە مشکش لە ژێر ئەرزا قرتێنەرەکان عەرەب دەڵێ قەوارض قرتێنەرەکان لە ژێر زەویدا کە دەڕۆن زەوی فشەڵ دەکەن زەوی هەڵدەکۆڵن چ دەبێ لە ئەنجامدا بێتە مایە هەڵمژینی ئاو یا قرتێنەرەکان جاری وایە بەسەر تۆوەکانە دەڕۆن بە پێیان دەیپەسنەوە دەیپارێزن بۆی دەیرەکان نەیخوا یعنی هەر حیوانێک لەم بوونەوەرە کە خوا دروستی کردووە بۆ خواردن نییە خوا دروستی کردووە لە پێناوی پاراستنی هاوسەنگی ژینگە گۆڕی ئەخستنە جەنەبێتم کارین بێژین هەر بوونەوەرەێک سەر ڕووی عەردی هەبیت کە ڕۆح لەبەر بیتن یعنی بەشێکێ وەکو بژنێت دڕنداتێت ناخەویدا هەیە نه هەر شتێکە خوددا دروستی کرد بێت لە پێناوی هاوسەنگی نەباتیش ڕوەکێکیش تۆ بڕوانە بۆیە ژینگە ناسەکان چەند خەفەتە خۆن ئەڵێن مەسەلەن ورچێکمان هەیە بە ناوی ورچی پاندا خەریکە نەمێنێ لەسەر ڕووی زەوی ئەچین ئەگەڕێن زوو مەیەک و نێرەیەک ئەدۆزنەوە ئاهەنگێکە جێڕن ئەڵێن شکر بۆخوا ئەمڕۆ دوو وەچەی خستەوە ئەو پاندا بۆ لەبەر ئەوەی پاندا وەزیفەیەکی هەیە ئەگەر نەمێنێ ژینگە تێک دەچێت ئەبێ بزانین هەر شتێک لە ژینگەدا نەمێنێ تێک دەچێت بۆ نمونە لە ئەمریکا مەسەلەن کاتی خۆی وتوانە بە ئێمە ئەم هەڵۆیانە لە نێو بەرین چونکە هەڵۆکان زیانیانەیە کە هەڵۆکانیان لە نێوبرد مشکەکان زیادی بڵێ کە مشکەکان زیادی کرد بەروبوومەکانیان کەم بووە هەموو شتەکان پەیوەستن بەیەکەوە نها جەنەبێت ئاماژەداوی چەندێک کە پتر هزار ڤایرۆسێنی هاتینە ڤەدیتن ئەلوی سەردەمەیدا وت هەمان دەمداژی تا ئاماژەداوی چەندێک کە قورئانە پیرۆز بەحساوی چەندێک کریە کە دین کامل بوویە یعنی بەحساوان هەمی تشتاژی کریە کە خەلەتن و خرابن مرۆڤ بخوتن ئەرێ کاملیات دینیت کیڤەدایەک و ئەڤڕۆ هزار ڤایرۆسên دیتر ئەپڕێیا زانستی هاتینە ڤەدیتن ئاخر بە قسەی قورئانیان نەکرد یعنی چۆن یعنی بەو مانایی کە خوددا فەرمووی حورمەت عەلەیکم ئەو ئێستا باشە ئێستا ڤایرۆسەکە لە سینەوە نەهات بەڵێ باشە ئێمە یەک ڕێکخراوێکی جیهانی گەورەمان هەیە لە جیهاندا پێی دەوترێت گرین پیس ڕێکخراوێکی ژینگە پارێزە یعنی ئاشتی سەوز لە جیهاندا لە هەموو شوێنێک فەرعی هەیە فەرعێکی هەیە لە سین فەرعەکەی سینی چه بەرپرسێتی لیشۆ لە ئێستادا چی دەڵێ
دەڵێ ئەم ڤایرۆسە و ئەم کۆڕۆنایی کە ئێستاکە تووشمان بوو ئەمە بەیەک دێڕباسی دەکە دەڵێ دوو قسە دەکە ئەڵێ لە ئەنجامی ئەوە بوو کە ئێمە تێکدانی تەوازونمان کرد تێکدانی هاوسەنگیمان کرد لە پەیوەندی نێوان ئینسان و ئاژەڵەکاندا شار فراوان دەبێ ڕۆژ بە ڕۆژ ئێمە چ دەکەین شار فراوان بێ ینی چی ژمارەی دانیشتوان زۆرە بێ بیناکان زۆرە بێ ڕێگەوبانەکان هەر شوێنە تۆ ئیکەی بە ڕێگەوبان هەر شوێنە تۆ ئیکەی بە بینایانی چی تۆ چووی دارستانەکانت ڕوبەری ئەوانت کەم کردەوە کە ڕوبەری ئەوانت کەم کردە ژیانی ئەوانت تێکدا کە ژیانی ئەوانت تێکدا ژمارەیەک لەوانە لە نێو دەچن دارستانەکان کە دەسووتێن چەند هەزار یا جاری وایە چەند ملیۆن حەشەرات لە نێو دەچێت ئەوە کە لە نێو چوو دوژمنە سروشتەکەی ئەوی تر بوو ئەم لە نێو چوو ئەوی تر سەر هەڵەداتەوە یەکی تیان جاران تەواوە لە نەتیجەی ئەمەدا لە نەتیجە ئێمە هەر ئەو لیشۆیە کە بەرپرسی گرینپیسی سینە دەڵێ ئێستا کە دەبێت بیر لەوە بکەینەوە ئەو چارەسەرانی لە ساڵی نەوەتەکان بەسمان کردەوە بە کەڵکی 2020 نایە دەبێت بگەڕێنەوە بۆ تەوازن لەبەر ئەوە زانایانی ژینگەناز دەزانن خوددا ژینگەی بە پاکی تەسلیمی ئێمە کردووە ئەوە مرۆڤە کە ژینگەی پیس کرد بلێنها مامۆستام بی سەردەمەیدا کە بەحسا ڤیرۆسا کۆڕۆنا بکەین خول سەردەمی زوش کە هێشتا ژینگەژی پیس نەبووە و بە شەرژی کێم بووە ئەv ڤیرۆس هەر سەر هەڵداینە وەک تاعون هاتینە و خەڵکێک پێمریە ئەوە پێی دەڵێن چی پێی دەگوترێ ئێستا بۆ دەڵێن ئەڵەن کۆڕۆنا ڤایرۆسە ئەڵێن هەر ئەڵێن وەکو هاوشێوەی کۆڕۆنا هاوشێوەی پێشوشی هەیە وەکو سارس و وەکو ئەوانی تر بەس دەڵێن خۆی دەگۆڕێ ئەو مشکلەکەی ئەم ڤایرۆسی کۆڕۆنایی کە ئێستا ئێمە مامەڵی لەگەڵەکەین ڕەنگە ڤایرۆسەکەی مانگی 11 نەبێ خۆی گۆڕێ بە بەردەوامی کەواتە ئەو قسەی تۆیکی ڕاستە بە درێژایی مێژوو میکرۆب هەبووە بە درێژایی مێژوو بەکتریا هەیە بە درێژایی مێژوو ڤایرۆس هەیە بەس فەرقی هەیە ڤایرۆسێک لە ئاژەڵێکدا بێ کە دەوری خۆی دەبینێ ئەو ئاژەڵە ئەو ڤایرۆسەی بۆ خۆی احتیوا پێ کردووە بەس من بچم ئەو ئاژەڵە بخۆم ڤایرۆسەکە نەقلە بێ بۆ من لەوێدا ئاژەڵەکە تەحملی ڤایرۆسەکە دەکا ژینگەیەکی ناو ئاژەڵەکە تەحملی ئەو ڤایرۆسە دەکا بەس کە دێتە لەشی من تەحملی ناکەم جوانە لەبەر ئەوە کەواتە بچینەوە سەر ئەوەی ینی ئاین گەورەی ئاین نەزانی لەکوێیە گەورەی ئاین لەوێ هەمشە دەڵێن قورئان باسی سیستەمی سیاسی نەکردو چونکە خوددا دەزانێت سیستەمی سیاسی ئینسانەکان خۆی دەزانێت چی بکە خوددا بەس فەرمیوەتی مساوات یەکسانی دادپەروەری گشتی هێڵی گشتەکەی داوتوتی تر بڕوە خوا باسی انتخاباتی نەکردووە دەزانێت مرۆڤ دەزانێت ڕێ لێ دەکەوێت خوددا باسی ئەوەی کردووە چی حرامە چی مەخۆن و چی بخۆن بۆیە گوتم ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم لەنا حوڕیمەت عەلەیکم المەیتەت هاتووە جوانە کەواتە مامۆستا نەها ئەف جیهانە نەها ئەم تێدا جین درێژە هەیە ژیانە مرۆڤان تشتێکەیە کە بێژنێ وزە پاک و خاوێنیا ئەوی وزەی چ گرنگیە خۆ هەیە بۆ پاراستنا پاک و خاوێنیا ژینگە هەیە ڕاستە کەواتە ئێمە ئێستاکەیەکی لەو هۆکارانی کە بۆتە مای پیسبوونی ژینگا وەکو لە پێشەکەی کە تۆوتت ئەڵێن هۆکارەکانی گواستنەوە بۆ چونکە هۆکارەکانی گواستنەوە ئەگەر وشکانی بێ ئەگەر ئاسمانی بێ ئەگەر دەریایی بێ هەمووی بنزین و گاز و گازوایل و وەکوڵێ ئەم بابەتانە بەکاردێن ئەمەش لە ئەنجامدا گازی دۆمۆکسیدی کاربۆن یا دوان ئۆکسیدی کاربۆن دەخاتە هەواوە احتیباسی حراری و ئەو کاتە قەتیزبوونی گەرما دروست دەبێت و لە ئەنجامدا ئەمەی کە دروست دەبێت و ئیتر درو درێژ ئەو بابەت باشە کەواتە ئێمە خوددا کۆمەڵێک گوزەی خاوێنی پێداوین کە هیچ زیانێکی نییە بۆچی سوودمان لێوەر نەگرتووە تا ئێستا چاوەدەی کاری سوودی لێوەربگریت خوددا لە قورئاندا فەرمووی وەجعل الشەمس سیراجا هەمومان دەزانین ئێستا بەتایبەت کوردستان کە یعنی بە درێژایی ساڵ کاتێکی زۆری هەیە لە ئاسماندا چۆنەڵێ هەتاوی دەرکەوتووە ئێمە ئەتوانین سوودی لێوەرگرین و ئەو کاتە مۆلیدەی ماڵانیش ئەو کاتە پێویستمان پێ نابێتەوە بەتەمان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەگەر پێشکەوتنەکان بەردەوام بێ هەرزانترە بێ ئێستا تا ڕادەیەک تۆزێک گرانە ینی بەدەستهێنانەکەی ئەنجامە بەستم ئەوە بوو خوددا لە قورئان دەفەرمێ ئەفەڕائەیتم النار التي تورون أأنتم أنشأتم شجرتها أم نحن المنشئون کەواتە ئاگریش هۆکارێکە لەو هۆکارانی کە چۆن دەڵێ لە ڕووی وەرگرتنی گەرما یەکێکە لە سەرچاوەکانی کە چۆن ئەڵێ تێرمال ئینەرژی ینی گەرما خۆی بۆ خۆی جۆرێکە لە جۆرەکانی وزە خوددا دەفەرمێ منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى ئەم خاکە خوددا وەکو بڵێ بە نەوعێک ینی مبارەکی و پیرۆزی ئەگە بڵێم ئاوا سێری کرد لێ دروست بوون لە سەری دەژێن دەچنەوە ناوی جارێکی دیکە کەواتەمە شایانی ئەوەی ئێمە وزەی خاوێنی بۆ بەکاربێنین بزانە قورئان چیتیایە دەربارەی ئاو لە قورئانە چەند جار وشەی هینت دیوە العیون یعنی کانیا و کانی چەند جار وشەی ئەوت بینیوە مەسەلەن یەنابیع
چەند جاوشەی بئرت دیوە چەند جاوشەی ئەنهارت دیوە چەند جاوشەی بەحرت دیوە بەڵێ کەواتە هەموو سەرچاوە جیاوازەکانی ئەو لە قورئاندا هاتۆ دەباسکردن ئێمە پێویستیمان بەوەی سوود لە ئەو وەربگرین لە کاتێکدا ئەم بارانە باشە دەبارێ و کۆی ناکەینەوە لە بەنداوی بچوود و بەنداوی سەرێکی تو بۆ چت زڤڕینیەوە ئەگەرێ نەوەرگرتنا سوودێ ژوان سەرچاوێن تو ئەمەژی پێ مرۆڤ بە دوای ئەوە دەگەڕێ کە سوود لە سەرچاوەکانی تر وەرگێکە تا ئێستا بۆی بە ئاسانی هاتوۆتە بەردەستی کە نەوتەوە کە ئەوانی ترەوە کە تامان کۆتایی پێدی ئەوانە بەس ئەم سەرچاوانی منوتم کۆتایی پێنا خوددا دەفەرمێ یعنی چی بۆ سولەیمان و فەسەخەرنا لەه الڕیح ئەوە بۆ ئێمەشە ئێمە دەتوانین سوود لە هەوا وەرگین سوود لە با وەرگین کەواتە تۆ بڕوانە ئەم ناوچەی ئێمە ئاینەکانی ئێرە ئاینی میترایی لە ناوچەی ئێمە ئاینی زەردەشتی ئاینی ئێزدی ئاینی یارسان تا ئەگەیتەوە ئیسلام هەمووی مەسئلەی خۆر ڕۆژ بە جۆرێک لە پیرۆزی بە جۆرێک لە مبارێکی بە جۆرێک لە سەرچاوی گرنگی پێداوە ئاگر هەر بە هەمان شێوە خاک هەر بە هەمان شێوە ئاو بە هەمان شێوە با بە هەمان شێوە یعنی ئەف هزرا دینی هەم بەروان تشتێن تا ئاماژە پێدایی یعنی ئەگەر پش هەنە حکمت پش هەنە بڵێ کەواتە بێ بچینەوە بۆچی ینی چۆن ئەڵێ لە ڕووی ئاینی فەلسەفەیەکی ئیکۆلۆژی ئاینی دابێنین ینی چۆن ینی ئاین پەیوەستکەینەوە بە ژینگە ئاین پەیوەستکەینەوە بە ژینگە یا ژینگە پەیوەستکەینەوە بە ئاین بۆ چونکە وەکو خۆت هەمیشە دەزانی لە دنیادا گەر کۆیکەینەوە ئاینەکان بە هەموو ئاینەکان کۆکەینەوە بەپێ ئەو ئامارانی کە لە بەردەستمان هەیە ژماری باوەڕداران زیاترە لە بێ باوەڕن بەڵێ چونکە لە کۆی 7 ملیار و 500 بیو دەڵێ 2 ملیاری بێ باوەڕە بە هیچ دینێک بڕوای نییە 5 ملیارەکەی تری باوەڕدارە بە ئاینی جیاواز بەڵێ قسەم بۆ کردووە بۆ 8 ئاینەکەی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف ئەوانش قسەیان بۆ من کردووە لە موداخەلاتیان هەموو ئاینەکان لەگەڵ پاراستنی ژینگەدان کەواتە چی ماوەتەوەی بە پەیڕەوکارانی گشت ئاینەکان بڵێن لە ڕوانگەی ئاینەکەی خۆتانەوە کە یەک سەرچاوێت دەست بە پاراستنی ژینگەوە بگرن بەلێ دەمێکە دەما مستاکە جەناوێت ئاماژە دەتەوێت چەندێک کە دینی ئەمر کردە کە ژینگە بێتە پاراستن بەلێت هەمان دەمداژی دینی فەرمان کردە کە حیوان و ئاژەل بێتە سەربڕین وەک فەرزەک وەک ئەرکێکی دینی ئەvە نە دژی بێ چەندێ پرسیارێکی جوانە کەواتە جگە لەوەی ئاینی ژوای گوتووە لەسەر تاسەری دنیا ئاژەڵ بە معنا ینی هەمجا زانانی پێویستیەکە مرۆڤی بەڵێ زانانی زمانەوانی پێمەڵێن ئەڵێن تۆ هەرڵی ئاژەڵ یا ئەڵێ فەرقی بکەیت ینی ئاژەڵ کامەیە و ئەوی تر کامێ ینی ئەوەی ئەخورێت جایەک بەڵێ لە ڕووی زمانەوانی ئەوان باشتری لەزان ئەمە با قسەکە وا بکەین کەواتە هەموو مرۆڤایەتی بە شێوازێکی سەرەکی وەکو لە خاڵی دۆم باسمان کرد گۆشت دەخۆن بەڵێ کەواتە لێرە گرفت نییە لە خواردنەکەی گرفت لەوەیە کە هاوسەنگەکە تێک نەدەین هاوسەنگیەکە تێک نەدەین خدا فەرمووی کول و وەشرەبوو وەلا تووسری کەواتە مشکلەکە لەکوێ مشکلەکە لە ئیسرافە مشکلەکە لە ئیسرافە کەواتە بۆیە زانایانها باسمان کرد یعنی قسەیەکێ لە کاتی قوربانی هەموو جار دێڵین دەڵێن کاتێکە زانایان دەڕئیان هەبووە ئێمە ڕئیە خراپەکەمان هەڵبژاردووە وتومانە ئەو کات هەر ئینسانێک قوربانی بۆ بکەی ئەبێ مڕێک بۆ یەک ئینسانە بەڵێ دوای ساڵانێکی زۆر دۆزیمانەوە کەوە المقصود بالواحد الرجل وأهل بيته يعني يكمر بو يك خێزان نەک بۆ ئەوە کاتەوە اقتصادی دروست بۆ جارێکی تر اقتصادی دروست بۆ حیوانی بەرزە ئەیان گوت بۆ 7 کەسە نە بۆ 7 خێزانە بەلێ تو نابینیت ناوا قورآنا پیرۆزدا وەک پرەنسیپên قورآنê یعنی ئاماژە داوێت چەندێک هەموو حیوانات یەک ئومەتە یعنی نابیتن تو سەر دەریا بە کوشتنێ وش ناوبرنێت گەل بکەیت ڕاستە ئەوە قسەیەکی جوانە کەواتە هەر ئەگەر ئەو خودایە خۆی نەیفەرموایە مەسەلەن وجاء بعجل حنيذ يعني باوکی پێغەمبەران ئیبراهیمە چوو گۆلکێکی سوورەوە کراوی برژاوی هێنا بۆ نمونە مانای وایە خدا ڕێگەی داوە کەواتە ئێمە بۆیە ناتوانین دەست لە ژینگە بدەین خدا فەرمووی ژینگە پارێزن پێکەنەرەکانی ژینگە پارێزن دەستی لێ مەدەن بەڵام خۆشی فەرموویەتی چی بخۆن و چی مەخۆن و چی بخۆن کەواتە ئەڵێن خدایە وە خۆت فەرمانت پێکردین جاوە مەسەلەیەکی زۆر گرنگە هەندێک قەساب من بینیوە قسەیەکی زۆر جوانیان کردووە لە کاتی قوربانی ئەو قسەیە لە هەموو کەسی نابیستی بەڵێ ینی کەوەستاوە پێش ئەوەی ئەوە سەر بڕێ و ئەو حیوانە ئەڵێ خودای گیان من مرۆڤم تۆ منت دروست کردووە ئەم حیوانە هەر تۆ دروست کردووە ڕۆحت لەبەری هەردووکمان کردووە ئەگەر خۆت ڕێگەت نەدایە بەسەر بڕینی ئەمە من دەستم ناچێت ئەمە سەر بڕم بەڵام ڕێگەی پێدانی خۆتم پێ ببینی ئەوەی چەندێ ناگەیتن کە مرۆڤ شلایانی فطری وەک تاوانێک تێدگەیتن تو حیوانێکی سەر ببڕێ قسەیەکی جوانە کەواتە باسەکە لەوێ هەموو چۆن دەڵێ وەکە لە ڕۆحکێشانی هەموو زیندەوەرێک بۆ خۆی تاوانە بەڵام باسەکە لەکوێ ئێستا باسەکە لەوەیە کە ئینسان بەڵێ گەورەترین بوونەوەری سەرڕووی زەویە
پێداویستەکانی ئەو لە خواردنی نەباتات ئێمە خۆڵین پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرموو ینی درەختێ وتیان ڕۆژی قیامەتە درەختێ بچێنە مانای وایە خۆتیان ڕۆژی قیامەت نابێت درەختێ بشکێنیتەوە وانە بەڵام خۆ دوجار تۆ ئەبێ ئەو سەوزە و میوەیە بچێنیت و بیدوریتەوە بیخۆی ینی نابێ ئەوەندە میسالیش بین کەواتە مەبەست هێتە گۆڕین مەبەستە شەریف و مەبەستان ڕاستە یانی ناگە ئەوکو ئەومان لێ دێ هەندێک جار ینی هەندێک کەس ئەبێ ڕێز دەی بۆچوونیان بگرین بڵێن هەمومانە بێ هەمومان گۆشت نەخۆین نەباتی بین ئەگەر جێبەجێکەین خۆ دوای دەرەکەوێ ژمارە ئاژەڵەکان چەند زۆرە بن تا ئەو ڕادی تەوازوونی ژینگە شتێکەچ کەواتە بینە سەر مژارە ژینگە پارێزیە کە تەوەرێ سەرەکیش سەبارەت چەندێ ئەم چەوە ژینگە پارێزیە بکەینە مۆراڵێک و ئەخلاقێک و مەبدە و پرەنسیپش دەفخۆک و بپارێزین من دەڵێم ئەگەر کەس نەیزانی ئێمە وەکو کورد ئەوە باش بزانین مەلای گەورە بەڕەحمەت بێ لە تەفسیرەکەیدا تەفسیری کوردی ئاماژە بەوە دەکات دەڵێ ئاینەکانی ناوچەی کوردەواری هەمووی ژینگە پارێز بوونە ئاینەکانی ئێمە هەمووی ژینگە پارێز بوونە ئەگەر چ تشتە بەڵێ ئەگەرێ چەندی چییە بووچی بەڵێ نازانم بۆچی لەبەر ئەوەی کە یعنی ڤەتگرتەوە کە ئاینی کورد کەسەکە گرێدایە بژینگەی و سروشتیوە ئەکری ئەوەش بێ یعنی بەس مەبەستم لەکوێ دێ مەبەستم لەوە دێ ئاین چونکە سونعی من نییە بەرەوە نازانم بۆچی بەڵام ئەو دەڵێ حتا باسی زەردەشتیش دەکات لە تەفسیرەکەیدا دەڵێ زەردەشتی ئاینێکە لایەنی ژینگە پارێزی زۆر تێدایە هەر وەکو لە قورئانیشدا لە فەرمودەکانی پێغەمبەریشدا باس لە ژینگە پارێزی ئەنجامە بەختمان هەیە کە ئاینەکانی ناوچەی ئێمە وەکو گوتم ئەوەی کە بەو شێوازەی کە ژماردم لە یارسان و لە ئێزدی و لە چۆن ئەڵێ میترایی و هەموو ئەمانەی کە زەردەشتی و یعنی هەتا گەی بە ئیسلام ئاینەکان قسەیان لەگەڵ ژینگەدا هەبووە لە خەمی پاراستنی ژینگەدا بوونە من پێم وایە ئەگەر لێم بپرسیە بێ بۆ چوون بێ قسەکەی من ینی دلیل نییە دەڵێم ئێمە لەم ناوچەیە لانکەی دۆمی مرۆڤایەتی بووین چونکە جوودیمان هەبوو تو بزانە ئەم جارە باسمان کرد وتمان کە لەم ناوچەیە لافاوێک دروست دەبێ ژیان بۆ جارێکی تر لێرە دەست پێ دەکاتەوە وەستەوەت عەلە جوودی کەواتە ئێمە ئەو جوودیە چی بوو نوحچی کرد قل نحمل فيها من كل زوجين اثنين کەواتە نوح یەکەم پێغەمبەرە کە خوددا ئەمری پێ دەکات چ بپارێزێ بایۆ دایڤرسیتی التەنەوع الئحیایی زیندە جۆرەکان زیندە جۆر بە کوردی یعنی لەم ناوچەیە ئەو کەشتیە تەنها لە خەمی ئەوە نەبووە بڕوادارەکان ها باسی ژینگە لە خەمی ئەوە نەبووە بەس ئینسانە بڕوادارەکان بخاتە کەشتێکەوە لە خەمی ئەوەدا بۆ ئەم ناوچەیە بەری لافاوەکە ئەم ناوچەیە هەموو دنیاە چونکە هەموو دنیا حیواناتیشی زۆرە چۆن دەڵێ ڕوەکیشی زۆرە ئەم ناوچەیە بۆ ئەوەی لە نێو نەچێ ئەبێ لەمانە هەڵگرێتەوە جارێکی تر بیچێنێتەوە لە ناوچەکە هاتۆتەوە بەستم چی بوو کەواتە قلنا يا نوح اهبط بسلام منا وبركات عليك وعلى ممن معك ئەمە قسەیەکی جوانە سەلام بەرەکات ژیان کەواتە ناوچەی ئێمە دەبێ ئێمە ئەم سێ شتە پارێزین ئەبێ ئێمە ئەم شتە پارێزین کە بڵێن هەمیشە لە خەمی ئاشتیا بین هەمیشە لە ئاشتی بگەڕێن لە ئاشتیا ژینگە باشتر دەپارێزرێ نەک لە شەردا چونکە هەمیشە شەڕەکان و جەنگەکان بینی هاوکێشە نەها هاتیە گۆڕین گریمان خەڵکی کوردستانê ئەو پەڕێ پارێزیە ژینگە دەیکەتن بەلێ کەسانên دەوروبەر دێ ڕاستە کەواتە لە ژینگە ئەمە قسەکەیە ئهبط بسلام منا یعنی چی یعنی ئێمە سەلامێکی عالەمیمان پێویستە یعنی لە ئاستی هەموو جیهاندا پێویستیمان پێێتی چونکە ژینگە سنوورە سیاسیەکان ناخوێنێتەوە ئێستا تۆ بینی ئەگەر هەوا پیس بوو لە وڵاتێکا کە بە دوژمنی خۆ تێزانی ئەبێ بڵێ خوددایە ئەو وڵاتەی کە دوژمنی 100% منە هەواکەی پیس نەبێ بۆ چونکە بوتە ژێر بۆ تۆش دێ کەواتە دەبێت تۆ لە مەسەلەی ژینگەدا لە خەمی یەکتر دابین بۆیە ئەمە ئەو قسەی وتر ئەوە ڕاستە خاڵێکی تر لێرە ئەوەیە کە ئەم ڕووداوانە ڕوو دەدەن دەبێت چی لێ بکەین نەیکەین بە ڕۆشنبیری بیکەین بە هۆشیاری دێچەوە ئەوە هێتە وجودی خدا فەرمووی لنجعلها لكم تذكرة وتعيها أذن واعية کورد دەڵێ قسە بۆ هەندێک کەس دەکەی لەو جۆ دەچێت لەو جۆ دەردەچێت کەواتە ئوذنی واعیە چییە دەبێ ئەم لاتگرتە بێ وەکو بڵێ لێرە بچێت دەرنەچێ واعیە بۆیە بەمە دەڵێن وعاء بە عەرەبی بۆ ئەمە وعاء شت دەچێتە ناوی شت لە خۆ دەگرێ لەبەر ئەوەیە خدا فەرمووی لنجعلها لكم تذكرة وتعيها أذن واعية يا خدا دەفەرمێ کە تۆ شتێک کۆ دەکەیتەوە فەرمێ وجمع فأوعى يعني کۆی کردەوە و خستێ نێو وعاءێکەوە کەواتە لێرە چ ئەم قسێ چمان پێ دەڵێ ئەم قسەیە پێمان دەڵێ بەشەریەت وعی کەمە ڕۆشنبیری زۆرە حەزەکەی ئێستا لە پشەوە لە ڕێگەی کەناڵەکانەوە نییە مایک بۆ خەڵک ڕاگرا
لە دین ئەڵێ خەڵک ئەیزانێ لە ڕۆشنبیری ژینگەی ئەڵێ ئەیزانێ وایە من شتیوا زۆر سەیرە بینم یعنی جاری وا هەیە هاوڵاتێکە شت بۆ بێژارەکە ڕاستەکاتەوە ئەوەندەی معلومات پێە بەس کە دێتە بواری عملی نایکەن کەواتە ئەزمە و قەیرانی هۆشیاریمان هەیە نە ئەزمەی قەیرانی ڕۆشن کەواتە ئەف ڤیرۆسا کۆرۆنا کە هاتیە ئەف وانین جەنابێتە بەحەستکەتن چەند یا گرنگە ئەم وەک وانە وەربگرین و بکەینە کریارت ناوەژیانە باشە وەکو لە بواری ژینگە چکە لە بواری ئەکید بواری ژینگە هەیە لە بواری ژینگە خدا فەرمووی پێغەمبەرانمان نارچیمان بۆ کردن سێشت و ئەنزەلنا معهم الکتابە بەڵێ بە هەموو ئاینەکان کتابەکانی خۆیان دەربێنن تەماشای کتابەکانەکەین سێرەکەین لە بواری ژینگە قساکەم لە بواری ژینگە کە ئەبینی هەموو ئاینەکان لە کتابەکانیانە باسی ژینگەیان کردووە چیمان لەگەڵ وەئەنزەلنا معهم الکتابە والمیزانە ئەم باسی تەوازونە ئەم باسی پێوەرە لە هەموو ئاینەکانیشە باس کراوە مرۆڤ ئەگەر زیادە ڕەوی بکە بێ بەدڕندە میزانەکە تێکەدا ئەوجا خوددا دەفەرمێ وأنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس كتاب ميزان حديد حديد هەر بەو معنى مادیەکەی ناکە ئاسنە ئەو ئەوەش ڕاستە بەڵام لێرە بە مانای چی دیە خوددا لەگەڵ کتاب و میزان دایناوە بە مانای قانون دەسەڵات یعنی ئێمە پێویستیمان بە کتێبە پێویستیمان بە نووسراوە پێویستیمان بە ڕێنماییە لەگەڵیشا پێویستیمان بە پێوەرە تا بزانین لامانداوە یا لاماندا لەگەڵیشا پێویستیمان بە دەسەڵات ئێستا تۆ بۆ خەڵکە دەڵێ دەماڵ دەرمەچۆ ئەمە ڕۆشنبیریە وایە ئەگەر حکومت دەسەڵاتی خۆی بەکار نەهێنێ هەموو عالم دەرەچی ئەو کاتە ببینی هەموو دنیا سوودی لە چی وەرگرت لە مەسەلەی دەسەڵات بەڵێ ئەوانەها جانەبێتت بێژ سەر ئاستی تاکە کەسی تێتە ئەنجامدان یانژی سەر ئاستی لەسەر ئاستی حکومڕانی لەسەر ئاستی هەموو دنیا کەواتە وەکو سە باسمان کرد یعنی خەڵک پێی خۆشە ژینگە پیسکە بەڵێ ئازادی خۆیەتی ئازادی خۆمە بەڵام خۆ بێ یاسایەک ڕێگری لێ بکە ئەو یاسایە حەدیدە ئەو یاسایەیە کە ڕێگری لێ دەکات و غەرامەی یەکجار گەورەی دەکات بۆیە لە ئاستی جیهاندا دەبینی ئێستاکە کێشەکە لێرەیە کە ژینگە پیس بووە پیسکاری یەکەمی ژینگە و دووەم یەکەم و دووەم لە عالەم ئازانی چێن ئەمریکا و سین جارێک ئەمریکا یەکەمە ئەو سین دووەمە جارێ سین یەکەم ئەمریکا دووەم بەڵێ تو نابینی مامۆستا ئەف چەند ئاخفتنێت هاتی نەکردن سەبارەت ڕاگرتنا پاقژیا ژینگە هەیە یعنی کەسێ نەکاری وێ چەندێ بینتە وجودێدا تنی کۆڕۆنای کاری مەبەستم ئەوە بوو کە یعنی بەمانایەک لە مانەکان کە دوو دەوڵەتی گەورەی زلهێزی خاوەن ڤیتۆیان خۆیان دەسەڵاتدارەکەن خۆیان ژینگە پیس دەکەن بۆیە ئەبینی تا ئێستا لە 1972 کۆنفرانس دەکرێت پێی پابەند نابن بە کۆڕۆنا بەڵکو سین و ئەمریکا تێبگەن ئیتر کە ژینگە پیسکردن کارێکە گاڵتەی لەگەڵدا ناکرێت بۆیە ئەگەر بە ئیتیفاقی پاریس ترامپ هات و لێکشایەوە ئیتیفاقی پاریس لە 2015 بوو ترامپ لە 2016 هات یەکێ لە کارە خراپەکانی چی بوو دەرچوو لە ڕێکەوتنامەی پاریس ئێستا کە من و تۆ قسەی تێدا دەکەین ئەچین بەرەو مانگی چەند ئێمە ساڵی 2020 ئەچین بۆ مانگی نۆڤەمبەر لە مانگی 11 لە مانگی 11 2020 مانگی 11 2020 بۆ درێژەدان بە کۆبوونەوەکانی تر لە گلاسکۆ لە گلاسکۆ جارێکی تر کۆبوونەوەیەکی جیهانی ژینگە دەکرێت بەڵکو بەهۆی کۆڕۆناوە کە لە سەرەتای 2020 پەیدا بوو بەڵکو لە کۆبوونەوەی گلاسکۆ لە مانجی نۆڤەمبەر تشرینی دووەم 2020 سین و ئەمریکا بگەنە ئەو قەناعەتی کە خاڵێک دابنرێ ئەبێ ئیلتیزام بکەن ئەبێ پابند بن ئەگە پابند نەبن جارێکی تر ئەم حاڵەتانەمان بۆ دروست دەبێت بەڵێ کەواتە مامۆستای بەڕێز ئەف حاڵەتی نەها جانەبێتە بەحەسکردن کە تەگوتێ بە ئەرکێک سەر ملێت حکومڕانە vêt bihête encamdan erê li ser astê take kesî jî çi giring e bibîte moral û exlaq lif me تاکە کەسی گرنگ ئەوەیە دوو شتەیە یەکیان ئەوەیە کە لە ژینگە پارێزیدا بەشێکی وتمان هۆشیاریە بەشێکی تریشیان یاسایە کە کاری حکوومەتە ئەوەی لە لای من و تۆ وەکو تاکەوەیە دایمەن هەمیشە ینی چۆنەڵێ UNEP بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ پاراستنی ژینگە پێمان دەڵێ ئاگادار بن لە چی لەوەی کە عادەت و ڕەفتاری ڕۆژانەتان بگۆڕن ئیسرافی تێدا نەبێ ئیسرافی تێدا نەبێ ینی چۆن یعنی ئێمە ئێستاکە ئیسراف دەکەین لە ژیانی ڕۆژانەماندا ئیسراف دەکەین چۆن ژینگەمان مەسەلەن یەکێک دەستنوێژ دەشتووە تۆ نەتخوێندۆتەوە لە فەرمودەیە پێغەمبەر دەفەرموێ ئەگەر لەسەر ڕووبارێک دەستنوێژ دەگری نابێ ئیسراف بکەی لەسەر ڕووبار دەستنوێژ دەگری لە پێناوی خوا ئەمانەی چییە
مانەی وایە ئەمە مەسئلەیەکی زۆر گرنگە لە ئاستی تاکە کەسی بۆ من و تۆی مسلمان ئاگادار بین باشە ئەگە من و تۆ مانەوێ نوێش بکەین ئەبێ چی بکەین یەکەم جار ئەڵێ دەست نوێش بکرێ یەکەم جار لە جسم و جەستەت ئەبێ پاک بێ کەواتە ئاوم پێویست بوو ئاو یەکێکە لە پێکەنێرە سەرێکەکانی ژینگە بە پێی فقی ئیسلامی ئەگەر ئاوەکە پیس بوو ناکرێ خۆتی پێ بشوی کەواتە ئاوی خاوێنم پێویست بوو ئەوە یەک دوو خەڵکی تریش ئاوی خاوێنی پێویستە کەواتە دەبێت ئیسرافی تێدا نەکەین ئەبێ دەست نوێش بگرم دەست نوێژی جارێکی تر ئاوی پێویستە ئەبێ نوێش کەم لەسەر ئەرز و جوعلت لێ الأرض مەزیان وەطەهورە لەسەر ئەرزی پیس نوێژ ناکرێ دەبێ ئەرزەکەشم خاوێن بێ بۆ ئەوەی جارێکی تر من نوێژی لەسەر بەلێ الڤێرە مامۆستای بەڕێز کەواتەمە چی بوو بەلێ کەواتە عیبادەتەکانمان داوای ژینگە پارێزیمان لێکرد زۆر جوانە لڤێرە مامۆستاگەر تەماشای کوی بەشەریەتی بکەین دەستپێکی و حتا ڤێگاڤێژی هەمووی ئەدیان هاتینەوەکو جانەبێت تاماژە پێدای کە ژینگە پارێزی بهێتە کردن و بهێتە پاراستن و دیسان قانون و یاساژی پاڵپشتیاوێ چەندی دکەن بەرێ بوچی سەرە ڕایڤان هەر هەمی تشتا مرۆڤ ئەنفیلاتێت کەت و ڕاکردنێت کەتن ئەلڤان تشتانە و پێگیر نابیت پێ مرۆڤ خوددا لە دنیادا ئازادی پێداوە لیەبلووەکم ئەیکم ئەحسن عەمەلا باشە لە ئەنجامدا ئەم مەسئلەی ئازادیە بەرپرسیارەتیشە ئەوەی کە ژینگە دەپارێزێ ئەوەی کە پێچەوانەی ڕێنمایەکانی خوددا ناڕوا بەڕێوە پێچەوانە ڕێنمایە زانستیەکان ناڕوا بەڕێوە ئینسانێکە پابندبوونی خۆی تێگەشتووە لەوەی کە ئازادیەکە یەکسانە بە بەرپرسیارەتی هەندێک کەس وەکۆی پێغەمبەر فەرمووی کە شتێکە کوونەکە ئارەزوی وایە لە ئەنجامدا ئەو ئازادیە خراپ بەکارهێنێ نەک بەرپرسیارەتی کە خراپ بەکاری هێنا زیان لە هەمومان دەگەێنێ جا لێرە پرسیارەکە ئەوەیە مرۆڤ کەواتە بە تاقی تەنیا بە قسەی خێر ناچێ بەڕێوە ئیمامی عوسمان خوا لێ ڕازی بێ چی فەرموو وتی إن الله لا يزع بالسلطان ما لا يزع بالقرآن خوا لە قورئاندا قسەی جوان نەماوە نەیکە هەمووی گوتووە بەڵام دەسەڵاتێکیشی نەبا معنی ئەمە یعنی فەرزکردن یعنی هەموو قانونێکی پێویست یان ئەگەر قانونێک ئیسە بکۆڵێ مامۆستای ئاینی لەسەر منبەر ئەڵێ خەڵکینە خۆتان بپارێزێن ئاین پێدان دەڵێ خۆتان پارێزێ ڕێنمایەکان بکەن هەموو لە نوێژن وانە کاکە مامۆستای ئاینی خۆی پێیان دەڵێ لەبەر ترسی کۆڕۆنا مەیان بۆ نوێژ وایە ئەمە مامۆستا ئاینەکە قسەی جوانی کردووە هەندێک کەس لەسەر دیواری مزگەوتەکەەوە لە ڕۆژانی یەکەم خۆیان هەڵەدا کاکە چۆن نوێژ نەکەین یەکەکە مامۆستای ئاینی خۆی وتی مەیە ئێستا تۆ بۆ خۆتە لە دەیتە ئەو دیوە مەبەستم چی بوو کەواتە ئەو کات پۆلیسی پێویست بوو وەزارەتی ناوخۆی پێویست بوو بۆ ئەو جۆرە کەسانە کە هەمیشە وتومە خەڵکی دانا و زانا هۆشیاری بەسە خەڵکی نەزان خەڵکی لە دەر لە ڕێنماییەکان یاسای پێویستە کەواتە کۆتە ئاخفتن ناوەڤێ خەڵکێدا کە سەبارەت هاتنە ڤیرۆسا کۆڕۆنایان بەحسا ژینگە پارێزیەت کەین جانابێتە کورتترین ئاخفتن چ هەیە بۆ vê ڕەوشی خەڵک چ بکات باش زانکۆی دیوک لە ئەمریکا دەڵێ بەهۆی پیسبوونی هەوا بەس بەهۆی پیسبوونی هەوا لە 2000ەوە هەتا 2100 ئەم قەرنە لەوانەیە 150 ملیۆن ئینسانمان بمرێ بەهۆی پیسبوونی هەواوە کەواتە ئەمێ بزانین ئەگەر کۆڕۆنات وجودیشی نەوێ بەبێ کۆڕۆنا هەر پیسبوونی هەوا بۆیە خدا فەرمی فەرتەقیب یەومە تەأتی السەماء بدخان مبین ئێمە نابێ قیامەت بەسەر خۆمان نابینین ووجوه يومئذ عليها غبرة ترها خوا قطر غبار قطر يعني دوكالو جينجا تيكتشي كواتا إيما كاتي جينجا بيز دكين كأنه قيامت ما بسر خمان هنا جوانا دستت خوش مامۆستای بەڕێز هەرساخ و سەلامەت بین ئینشاءالله بینەرن بەڕێز ڤی ئاوایی دەهینە دومایە vê خەڵکێژی و زۆر سپاس بۆێن بەڕێز کە هینجی بەشدار بوون گەلمەت بینەریەدا و هێڤیامە ئەوە ئەم هەموو بکارین بگەینەوەی ئاستیک و ژینگە پارێزیە بکەین سەردەمی کۆڕۆنای و پشتی کۆڕۆنایژی زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کە گەلمە ئەتماندی بوون ببینم خێر و شاد